من لێرە گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ دکتۆر کرمانج عوسمان کە یاساناسە لە سزای تاوانە نێودوڵەتیەکان. دکتۆر زۆر بەخێربێی. جەنابەت وەکەوەی کە یەکێکیت لە کەسایەتیە دیارەکان کە لەسەر ئاستی نێودوڵەتی لە بواری جینۆساید و ئەنفال کار دەکەی، دەم کەیسە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ زۆر سپاس. بەداخەوە بینیمان لە راپۆرتەکەش جوغرافیا و مێژووی عێراق جوغرافیا و مێژووی جینۆسایدە. ناوچێک نەما لە هەرێمی کوردستان عێراق ڕژێمەکانی عێراق جینۆسایدی تێدا ئەنجام نەدەن و مێژووەکەش بە بەردەوامی دووبارە دەبێتەوە. دەتوانین بڵین جینۆساید هەبووە لە عێراق و ئێستاش هەیە و دەکرێت لە داهاتووش هەبێت، بەڵام کێشەی گەورەوەیە دادپەروەری عەدالەت لەو تاوانانە نایەتە دی. عەدالەتیش دوو شتە، بریتە یەکەم لە سزادانی ئەو کەسانی ئەو تاوانیان کردووە، دوو قەرەبووکردنەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتی تاکوی ئێستا لەبەروی حکوومەتی عێراق لە دادگای باڵای تاوانەکان ئەو تاوانانەی بە جینۆساید ناساندووە و پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق بەڵام تاکو ئێستا پابند نەبوونە سەبارەت بە دابینکردنی قەرەبوو و ئەو دۆسیانی هەرێمی کوردستان کە لە عێراق بوو 16 دۆسیە بوو لە دادگای باڵای تاوانەکانی عێراق، 5 دۆسیان یەکلا بووتەوە، تەنانەت قۆناغەکانی بڵێن تەمیز و پێداچوونەوەشی بڕیوە. ئەو تاوانانەی کاوە ئەنجام درراوە بەلایانی کەم 4 تاوانی نێودەوڵەتین، تاوانی جینۆساید، تاوانی جەنگ، تاوانی دژ بە مافەکانی مرۆڤ و تاوانی ڕاگواستنی زۆرم لێ. ئەو تاوانانە ئەنجام درراوە لە ماوەی ئەو هەشت قۆناغی ئەنفال و جینۆساید لە هەرێمی کوردستان. لەسەر ئاستی نێودەوڵەتی لەبەر ئەوەی بڕیارەکە لە دادگایکی نێودەوڵەتی نەدووە، بۆیە دەبینین حکوومەتی عێراق زۆر جار کەم تەرخەمە لەبەر ئەوەی بڕیارەکان ناوخۆیین، زۆر جار ڕێز لەو بڕیارانە ناگرێت و ئێمە دەبینین چەندین ساڵ کە یاسای بودجەش ئامادە دەکرێت، هیچ بڕگەیەک، هیچ مادەیەک، هیچ فاقەرێک دانادرێت بۆ مەسەلەی قەرەبووکردنەوە، هەم قەرەبووکردنەوەی شوێنەکان. تۆ لەگەڵ وڵاتانی بەشێک لە وڵاتانی جیهان قسەت کردووە، بۆ چوونی ئەوان چییە لەباری دۆسیەکەوە؟ بڵێ بەجوێری هەموو ئەو بەڵگانەیەکەوە بەردەستن ئەو تاوانانە تاوانی جینۆسایدن. لەسەر ئاستی نێودەوڵەتی حکوومەتی عێراق ڕێگرە لەسەر ئاستی نێودەوڵەتی بناسێندرێت هاوشێوەی تاوانەکانی داعش کە داعش ئەنجامیدا بەرامبەر بە کوردانی ئێزیدی، بەرامبەر بە ئێمە وەکو کورد و بەرامبەر بە کریستیانەکان. حکوومەتی عێراق لە هەموو دۆسیەکان هەمیشە و ئاراستەی هەیە کە هەموو شتەکان بەناوخۆی بکە، بڵۆکاڵی بکە، لەسەر ئاستی نێودەوڵەتی بە نێودەوڵەتی نەکە، بە پێچەوانەی ئاراستەی هەرێمی کوردستان. ئێمە هەرێمی کوردستان مێژوویەکی درو درێژمان هەیە لە کارکردن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ جیهانی دەرەوە، بە تایبەتی لە دوای ساڵی 1992 دامزراندنی یەکەم حکوومەت هەرێمی کوردستان بەڕووی جیهان بۆتەوە، بۆیە پەیوەندێکی باشمانی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ کەسایەتیەکان. بەڵام لە عێراق بە بۆنەی ئابلوقەی ئابووری و ئەو مێژوویەکی عێراقێتی لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتیەوە پەیوەندێکی سلبیە، بۆیە دەبینین بۆ ئاراستەی دەڕوادا ئیمان لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری لەسەر ناکەوە. باشترین بەڵگەش ساڵی پار بوو کە عێراق داوای کرد بۆ نمونە نێردەی نەتوێگرتوەکان یۆنامی لە عێراق نەمینێ، گوتی پێویستمان پێ نییە، بۆ ئێمە دەبینین لە کۆتایی ئەم ساڵ عێراق بەجێ دێرن، بۆیە ئاراستەکان جیاوازن. حکوومەتی عێراق هەوڵ دەدات هیچ ئەو تاوانانە لەسەر ئاستی نێودەوڵەتی نەناچێنرێت بۆ ئەوەی دەنگدانەوەی نەبێت، بۆ ئەوەی ئەو تاوانانەی خۆی پەردەبوشکە، بۆی قەرەبووکردنەوە نەکاتە گەرنتی. ئێمە دەبینین کەەوە حکوومەتی عێراق هەموو قەرەبووی وڵاتی کوێتی کردەوە چکە بڕیارەکە نێودەوڵەتی بوو، بەڵام لەبەر ئەوەی بڕیاری دادگای عێراق و ناوخۆیە سەروەری یاساش مادام ناوخۆیە دکتۆر کەواتە ناتوانرێت عێراق ناچار بکرێت بەوەی کە قەرەبووی کەسوکاری ئەنفال کراوان بکاتەوە لە ڕووی یاساییەوە. بڵێ بە تایبەتی دوای ئەوەی کەەوە ئەو تاوانانە وەکو تاوانی تاوانکاری وەکو جینایی ناسێنرا، دواتر دەرگا دەگەکاتەوە لە ڕووی قەرەبووکردنەوە، لە ڕووی با بڵێن دادگای مەدەنی داوای قەرەبوو بکرێتەوە. بەڵام بەداخەوە لەبەر مڵمنانەی سیاسی لە عێراق و پارتە سیاسیەکان هەمیشە مافە یاساییەکان لە چیز دەڕوات و ئێمە بینیمان تەنانەت نەت لە دۆسیەی جێنۆساید و ئەنفال، تەنانەت لە دۆسیەی جوتیاران بۆ نمونە لە دۆسیەکانیان کە پارەی گەنمی جوتیارانی زۆرجار خەرج ناکرێت کە بابەتەکی تەواو مەدەنی و سیڤڵە پەیوەندی بە تاوانکاری شوێنی، بۆیە بەداخەوە ئاراستەی عێراق تاوەکو ئێستا ئاوایەکەوە ئەو مافانە بۆ خەڵک نەگەڕێنتەوە، نە بە تەعویز، نە بە ئاوداکردنەوەی ناوچەکان، نە بە هاریکاری بۆ نمونە تەندروستی بۆ بەرکەوتانی کیمیاوی. خەڵکێکی زۆر لە ئەنفالی بادینان بە بەرچەکی کیمیاوی کەوتون لەسەر ئەو کاریگەریەش کۆچی دوایان کرد بە هەمان شێوە لە هەڵەبجا لە دۆڵی خۆشناوەتی و بالیسان و ئەو ناوچانە. بەداخەوە ئەوە ئاراستی حکوومەتی عێراقە، بەڵام ئێمە دەبی لەسەر ئاستی نێودەوڵەتی بە بەردامی کاری بۆ بکەین، هەرچەندە ئەگەر لەسەر ئاستی عێراقیش بە تاوان ناسێنرا بێ ناتوانین لە دادگایکی نێودەوڵەتی بیناسێنین، لەبەر ئەوەی کاتێک کە لە دادگای ناوخۆدا ناسێنرێت لە دادگای نێودەوڵەتی ناکرێت جاریشتر بناسێنرێتەوە. بەڵام لەسەر ئاستی پەرلەمانەکانی وڵاتان خراوە نێودەوڵەتیەکان، تەنانەت لەسەر ئاستی مەسەلەی کۆکردنەوەی ئەرشیف و بەڵگەفرین و تەنانەت لەسەر ئاستی هۆلیوودیش بۆ دروستکردنی چەندین ڤیدیۆ و فیلمی دوکیومنتەری لەسەر ئەو بابەتانە بۆەوەی لە زاکرەی نەوەی ئێستا و داهاتوو ببینێتەوە و ئەو تاوانانە ببێتە بەڵگەیەکەوە بە بەردەوامی ئێمە ڕوبەڕووی چەسانەوە بوونیتەوە. باشە دکتۆر، کاتێک قسە لەگەڵ کەسوکاری قوربانیان ئەنفال دەکەیت،
ئەوان پێش ئەوەی داوای قەرەبووکردنەوە بکەن داوای چارەنووسی کەسوکاریان دەکەن هەتاوەکو ئێستا چارەنووسی دەیان ڕووفات بە نادیاری ماوەتەوە بۆچی؟ ئەو خاڵە گرنگە ئاماژەت پێکرد سەراحەت هەر کەسێک کە ئەنفال دەکرێت یاخود جینۆساید دەکرێت گرنگە چارەنووسی دیاری بکرێت واتە تەقریری مەسری یان ئەوەتە زیندووە یان ئەوەتە مردووە ئەگەر زیندووە لەکوێیە و چۆنە و ئەگەر مردووشە چۆن ڕووفاتی دەردەهێنرێت و چۆن تێستی DNA دەکرێت و بە شێوەیەکی شکۆمەندانە ڕووفاتەکەی تەسلیمی خانەوادەکەی بگرێتەوە بنێژێت بۆەوەی گۆڕی دیار بێت ینی خەڵک سەردانی دەکات کە سوکاری سەردانی دەکەن تاکو ئێستا ئەو پرۆسێش دەبینین زۆر بە سستی دەڕوا ینی لەو ژمارە گەوری کە بەڕێزت ئاماژەت پێکرد لەوانەیە سەتادەیان پازدەی ڕووفاتەکان گەڕابیتەوە و ئەولەویەت دائیمەن لە حکوومەتی مرکزی یاخود لە حکوومەتی فدرالی لەسەر ئەو بابەتانە نییە نە بە تەخسیسکردنی بوجە نە بە شایستەی دارایی و بەڕاستیش مافی قوربانیانە کەوا بزانن چارەنووسی کە سوکاریەکانیان یەکلا بکرێتەوە و زۆر گرنگە و لە ڕووی ناوخۆ نێودەوڵەتیش یەکەمین شت ئەوە گرنگە کە ئەوانە بە جینۆساید دەناسێنرێن زۆر کەس هەبووە لە کە سوکاری قوربانی گوتی من داوای تعویزی مادی ئەو بابەتانە ناکەم تەنها بڕیارێک هەبێت کە تەوقیع کرا بێت کە سوکارەکەی من جینۆساید و ئەنفال کرابن و من ئاگدارم هەندێکیان بۆ نمونە چاپیان کردو و لە چوارچێوێک لە دیواریان هەڵواسیەوە کە فەخری پێ دەکات باوچیان کەسێکی ڕۆژێک لە ڕۆژان لە ڕێگای خەباتی ڕزگاری خوازیگەری کوردستان شەهید بۆ ئەنفال کراوە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو مافەشی هەیە کە بتوانێت بۆ نمونە لە وڵاتانی تریەوەی کە من ئاگدار بم لە ڕواندا لە بۆسنیا وەرزەگۆڤینیا مافی خوێندنیان هەیە وەکو زەمالەی دراسی چەند ئیمتیازاتی تریان هەیە بۆ نمونە چارەسەری پزیشکی زۆر تەسهیلات و ئاسانکاریان بۆ کرا لە بەروی قوربانی بوونا و ئێمە حکوومەتی ئێستای عراقیش پێشتر لێک خەندەق بووینە بەرامبەر بە ڕژێمێکی باسی دیکتاتۆری بەڵام بەداخەوە دەبینی جیاوازی دەکرێت هەندێک بابەت لە بەغدا سرف دەکرێت بەڵام لە هەرێمی کوردستان گوێی پێ نادرێت ئەوەی کە مافی هەرێمی کوردستانە گرنجیان پێ نادەن بێگومان هەر لە بابەتی ئەنفال و جینۆساید نییە لە زۆر بابەتی دیکە شێتەنانەت قوتی هاوڵاتیانیش دکتۆر لەماوەی ئەم ساڵ یان چەند ساڵێکی نزیکی ڕابردوو هیچ بەڵگەنامەیەکی نوێتان دەستکەوتووە لەسەر ئەنفال بەڵگەکان بە بەردەوامی دەدۆزرێتەوە بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندی هەیە بە هەموو قۆناغەکانی ئەنفال لەبەر ئەوەی 8 ساڵ بووە فترەکە زۆر بووە و تەنانەت پێش ئەوش یعنی یەک لە قۆناغەکانی ئەنفال لە ساڵ هێشتا هەفتش دەستی پێ کردووە بەڵگەکان زۆرن لەسەر ئاستی ناخۆنی و دەوڵەتی ئەو وەختی بەداخەوە لەبەرەوەی حکوومەتی عراق زۆر مرکزی بووە و هۆکارەکانی پەیوەندی وەکو ئێستا نەبووە بۆ نمونە یوتیوب یاخود تویتەر یاخود فەیسبوک هەبێت بۆیە ڕۆژ بۆ ڕۆژ کە دەبینی کەسێک مزەکەراتی خۆی دەنووسێتەوە یاخود کەسێک دەبدرێت دادگایی دەکرێت بۆ نمونە دۆزینەوەی حەجاج کە ئەوە خۆی لە خۆی دالاوانەیە لە داهاتوو لە ئەترافەکانی چەندین بەڵگەی تر باس بکات یاخود ئاماژەی پێ بکات کە ئێمە نەمەزانیوە بۆیە بە بەردەوامی پرۆسەکە کۆتایی پێنایەت زۆر جار خەڵک بێزار دەبێت یاخود بێتاقەت دەبێت دەڵێ ئەو دۆسیەتی بەسەرهات چۆن دەبێت هەموو ساڵک هەرەوە دووبارە بێتەوە ئێمە بۆ نمونە دۆسی جینۆسایدی ئەرمەنەکان دێنینەوە کە نزیکەی 100 ساڵ زیاتر لەسەر دەستی عوسمانیەکان جینۆسایدکران بەڵام هەتا ئێستا یادی دەکەنەوە کۆڵی بۆ نادەن و لە بیرمانە چەند ساڵی ڕابردوو لەسەر ئاستی ئەوروپا وەکو جینۆساید ناسێنرا بە هەمان شێوە و هەموو پاکێجەکان جینۆسایدی تاوانەکانی داعش دەستی ئەنفالی ڕژێمی بەعس هەموو ئەوانە دەبی بە بەردەوامی کاری لەسەر بکرێت لەبەر ئەوەی کارێکی بەردەوام و کۆتایی پێنایەت و هەر ڕۆژۆ چیرۆکێک دەدۆزرێتەوە هەندێک جار بە دۆزینەوەی تاقانەی ئەنفال هەندێک جار بە بەڵگەی تازە هەندێک جار بە دۆزینەوەی تاوانباران ینی پرۆسەکە بەرفراوانە بەڵام گرنگە هەمووی ئەرشیف و ئەرکایف بکرێت بمینێتەوە و پێشنیاریش ئەوەیە لە داهاتوو ئەگەر یادگەیەکی نیشتیمانی هەبێت بە تایبەتی لە هەولێر وەکو شاری پایتەخت زۆر گرنگە مۆزەخانەیەک بێت هەموو ئەو تاوانانە لە خۆی بگرێت ڕاستە مۆزەخانی ئەنفال هەیە لە بارزان ئێستا حالیان کاری لەسەر دەکرێت ئەگەر هەڵە نەبووم لە ئەوی بابلێن پێ درێن وەزگەی شەمەندەفەری کۆنی هەولێر کە شوێنێکی ئەسەریە دەکرێتە مۆزەخانێکی جینۆساید هەوڵ دەدرێت ئەو تاوانانە لەوێ عرض بکرێت وەکو شوێنێکی پایتەخت زۆر جارکەوە شاندی نێودەوڵەتی دێن لەوانەیە کاتیان نەبێت سەردانی هەڵەبجە بکەن یاخود بارزان یاخود شوێنەکانی تر دەکرێت سەردانی بەندەر بکەن. باشە دکتۆر کاتم کەم ماوە بەسمە بستمان پرسیارش کۆم باست لە تاوانباران کرد چەند کۆمپانیایەکیش لەسەر دۆسیان فال سزادران هیچ کۆمپانیا و کەسی نوێ هەیە کە سزا بدرێن لەسەر ئەم دۆسیە بەنسبەت تاوانباران یەک ئەو کەسانن کەوە لە ڕووی سەربازی کارەکانیان کردو ئەو گرنگە سزا بدرێن دوو ئەو کۆمپانیانی هاریکاریان کردووە وەسێ ئەو کەسانەی کەوا داڕێژەری بیری جینۆساید بوون چونکە ئەو کەسەی کەوا بیری جینۆسایدی داڕشتووە لەوانەیە کەسێکی زۆر مەدەنی بووە یاخود زۆر مثلا مامۆستایەکی زانکۆ بووە دووسێ دکتۆرای هەبووە ئەو بیرۆکەکەی داناوە چونکە حملەی ئەنفال جینۆسایدی گەلی کورد پرۆسەیەکی فراوان بووە لە سێ قۆڵ دەستی پێکردووە قۆڵی گەرمیان و چەمچەماڵ تاوەکو هەڵەبجە قۆڵی دەشتی قەراج و کەندێناوە تاوەکو دۆڵی خۆشناوەتی و بارزان و دۆڵی بادینان تاوەکو ناوچەی بادینان واتە سێ قۆڵ بکەواتە کەسێکی تریش هەبوو وەکو بیرمەند
دیزاینی ئەو جینۆسایدە کردی ئێستا ئەوش دەربازی بۆ لە سزا کەواتە عسکەریەکان کە جێبەجیان کردو فەرمانیان کردووە ئەو کۆمپانیانە و ئەوانی تر بەنسبەت کۆمپانیەکان داواکان بەردەوامن چەند کەسایەتێکی نێودوڵەتی وەکو پارێزەر خەڵکێکی زۆر بەکالی پێداون بریکارنامە ئەوان کار لەسەر ئەوە دەکەن بەتایبەت هێندێک لە کۆمپانیەکان ماون لەسەر ئاستی ئەوروپا تەنها ناوەکانیان گۆڕیوە یاخود بواری کارکردنیان گۆڕیوە لە بواری چەکی کیمیاوی ئێستا لە بواری کۆزماتیکس کار دەکەن دەکرێت هەموو داوایان لەسەر بنووسێ وەروە دەربازیان نەبێت لە سزا و داوای قەڕوبریان زۆر سپاس بۆ تۆ دکتۆر کرمانج عوسمان یاساناس لە سزای تاوانە نێودوڵەتیەکان زۆر بەخێر بێت دەست خۆش.